بێگومان شێوازی جیاجیای خەباتی دیموکراتی هەیە بۆ گەلانی کە بەداخەوە پیان ئەو لێ گەلانی بندە سێشێک لەو شێوازانە بریتە لە کە شێوازێکی دیموکراسیە بریتە لە مانگرتن کە ڕێگایەکە بۆ نیشاندانی هەڵوێستێک پێش شتێک هەڵوێستێکی مرۆیی پێش ئەوەی کە هەڵوێستێکی نەتەوەی بێ و پەیوەندی بە دۆزێکی سیاسی نگەلێکی دیاریکراوەها بێ ئەم شێوازەیە کە گیرایە بەرکەبریتی بوو لە مانگرتنێک کە دەنجی گەورەی دایەوە لە ڕاستی هەم لەسەر ئاستی هەر چوار بەشەکەی کوردستان و لە ئەوروپاش و بگرێت لە دنیا بە حکمی ئەوەی کە هەڵوێستێکی جیاوازە لە چوارچەوەی ئەو ململانەیە کە کورد ڕوبەڕووی بووەتەوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە تایبەتیش لە باکووری کوردستانە کاریگەریەکەی لەوەیە کە پێش هەر شتێ پیشانی ئەوە دەکە گەلی کورد گەلێکی دیموکرات خوازە گەلێکە خاوەن مافە ڕێگە و شوێنی زۆری هەیە بۆ ئەوەی کۆڵ نەدا لە گەیشتن بە کۆمەڵێک ئامانجی ڕەوای خۆی کە ئامانجی گەیاندنی دەنجی کورد و مەزلومیەتی کووردە لە ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاستە بە تایبەتیشتە سەر دەستی دەوڵەتی تورکیا کە تا ئەم ساتەوەختا هیچ مافێکی سیاسی بۆ گەلی کورد ناسەلمێنێ مانگرتنەکە ڕێگایەکی نوێ بوو لە چوارچێوەی خەباتی سیاسیە ڕێگایەکی مەدەنیانە بوو ڕێگایەک بوو بۆ پیشاندانی ئەوەی کە دەوڵەتی تورک احراج بکە لە بەردەم ڕایگشتی جیهانیە و دەنگدانەوەی خۆڕاگری مانگرتووان کە کۆمەڵێک تێکۆشەری کوردانی باکووری کوردستان و بە تایبەتیش هەدەپەن ئۆجلان سەرکردەیەکی خاوەن ئەزمونە لە سیاستکردنەوە ئەزمونیش زیاتر لە ئاستێکی هەیە یەکێک لە ئاستەکانی لە بواری ڕوبەڕبوونەوە و ملمەلانی سەربازیە بەریەکەوتنی سەربازی یعنی کاتێک کە باس لە گەڕانەوە بۆ لۆژیکی ئاواز عەقڵەکە بەپرەی یەکەم ئەوێ بە تورکەکان بڵێەوە بە هەمان شێوە بە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردیش لە باکوور بڵێکە ئەزمونونەکانی ڕابردوو کە ئەزمموی بەریەکەوتنی سەربازین بە تاقیکردنەوە دەرکەوتووە کە نە دەوڵەتی تورکیا ئەتوانێ بزوتنەوەکە لە ناوبەرێ بزوتنەوەی کورد لە باکووری کوردستان و نا بزوتنەوەی کورد لە باکووری کوردستانیش ئەوێ تاقا ڕێگای بۆ خەباتکردن و گزارشکردن لە مافی ڕەوای سیاسی خۆی تەنها پەنابردن بێ بۆ خەباتی چەکداری یعنی پەیامەکە ڕوونە پەیامەکە پێش هەشتێ بۆ تورکەکانە بۆ ئەوەیە کە بیر لە خۆسەپاندنی سەربازی نەکەنەوە بە تایبەتی کە دەوڵەتی تورک خاوەن ئیمکانیاتێکی گەورەی سەربازیەوە هەمومان ئاگادارین و ئەندامە لە هاوپەیمانێتی ناتۆیە و هەموو ئەم ئیمکانیات و ئەو پەیوەندیە نەو دەوڵەتیانەی و پەیوەندی اقلیمیانەی کە هەیەی هەمووی بە سروشتی حاڵەوێ بەکاری بهێنێ بۆ سەرکوتکردنی شتێک بە ناوی دۆزی کوردەوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە پەیامەکە بە پلەی یەکەم بۆ تورکەکانە بۆەوەی پێیان بڵێ ئێوە بەم لۆجیکە سیاستتان کردووە بەم لۆژیکە هەڵوێستان لە قەزەی کورد وەرگتووە لە ئەتوانین بڵێن لە یەک سەدەی ڕابردووە بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە بۆیە لۆژیکی عەقڵ ئەبێ زاڵ بکرێ چونکە ئەمە لە قازانجی هەم گەلانی تورکیایە هەم لە قازانجی خەڵکی دانیشتوانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستشە چونکە ئەبێتە کولتورێک بۆ چۆنیتی چارەسەرکردنی ناکۆشیە سیاسیەکان بۆیە کاتێک کە پەیامێکی وا بڵاوەکاتەوە بە دڵنیاییەوە بەڕێز ئۆجلان لە ڕوانگەی دانانی نەخشە ڕێگایەکی استراتیژی ئەنجامگیری ینی ئەم پەیامایەوە ئەنجامگیریەکە چونکە پێی وایە کە هەموو ئەو دۆسیانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و لە سەرویانەوە دۆسیەی کورد کە تایە هەڵدراوە لە ڕێگەی زەبروزەنگ و لە ڕێگەی تونوتیژی عسکەریەوە یەکلایی بکرێنەوە هیچ دەرەنجامێکی نەبووە نمونەی دەوڵەتێکە کە لەسەر بنەمای بەداخەوە تێزی هێز مامەڵاکە لەگەڵ کووردە ئەمەش دوای ئەوەی کە بۆی چۆتە سەر بەداخەوە یعنی چاوپۆشی زلهێزەکان تا ڕادەیەک تەنان چاوپۆشی بەشێک لە وڵاتانی ئەوروپا بە حکمی ئەو بەرژەوەندی ئابووری و ئەو ئاڵوگەڕە بازرگانیانی کە هەیەە لەگەڵ تورکەکانە نایەنەوێ زۆر زیانیان بەرکەوێ بۆیە چاوپۆشیان کردووە لە دەوڵەتی تورکیەوە ئەمەش بەداخەوە بە خراپی قۆزراوەتەوە لەلایەن دەوڵەتی ئەردۆگانەوە لە دژی هەر جۆرە ناڕەزایەک نەک تەنها ناڕەزایی کوردانی باکووری کوردستان و مافەڕەواکانی بەڵکو لە بەرامبەر تەنانەت ئازادی خوازانی تورکیا خۆشیان تۆ
تەماشای ژمارەی ئەو ئازادی خوازە تورکانەی کە لە وڵاتی تورکیا دەستگیر کراون و عزیێتە درێن و لە زیندانەکانن لە ڕاستی ژماریان کەم نییە. ئەمەش بەڵگەی ئەوەیە کە بەداخەوە ئیسیجابەیەک نییە بۆ چۆنیەتی ئاڵوگۆڕ لە سیاسەتی دەوڵەتە بەرامبەر بە هەموو ئەم دۆسیانە. بێگومان لەم چوارچێوەیە ئەرچی خۆیەتی بەڕێزۆ جەلان کە ئەم پەیامانە بڵاو بکاتەوە بۆ ئەوەی بە دنیا بڵێ کە ئەتوانم تەنانەت من لەم شوێنە تاریکەشەوە ڕۆڵ بگێڕم لەم ڕێگایەشەوە کە خزمەتی هێشتنەوەی پەیوەندیەکی ئاشتیانەی نێوان گەلانی تورکیا بکە خزمەت بکەم. بەڵام بەداخەوە ئەمە پێویستی بە گوێیەکە بۆ بیستن کە ئێستا حاڵی حاضر دەوڵەتی تورکیا لە سایەی ئەزمموی حکومڕانێتی ئەردۆگانە ئەم گوێی بە تەواتی کپ کردووە و نایە بیبیسی چونکە وەکو باسمان کرد لە غروری سیاسی ئاژی سەرڕای ئەوەی کە لە ڕاستی باری ئابووری تورکیا پاشەکشەی کردووە لە ڕووی سیاسیەوە لە ناوچەکەیە لە کۆمەڵێک دۆسیە شکستی هێناوە. بەڵام لە بەرامبەر دۆزی کووردە لەبەر ئەوەی پێی وایە کۆمەڵێک هاو بەرژەوەندی هەیە لە وڵاتانی ئیقلیمی سەبارەت بە دۆسیی کورد تا ئەم ساتەوەختە هیچ ینی یەک هیچ هاتنە پێشەوەیەکی نیەوە. ئەمەش بێگومان بە پلەی یەکەم دیسانەوە درێژەدانە بە دۆخی ڕابردوو کە هەبووە. بەڵام بە نیسبەت کوردەوە و بەڕێز ئۆجران کە ئەم دەست پێش خەریانە پیشانەدا بۆ ئێ پیشانی بدەکە لایەنێکی ناو هاوکێشەکە کە کووردە هەموو ئەوەی کە دەوڵەت ویستوەتی ئەم نەیویستوە ڕووبدات بە تایبەتیش بەریەکەوتنی سەربازی. بۆیە ئەم دەست پێشخەری دەست پێشەرێک لەجێ خۆیەتی. ئەگەر دەوڵەتی تورکیا ڕێگە بدا بە دڵنیاییەوە ڕەنگە بەدەیان شاندە دروست ببێت لە تورکایە بۆ ئەوەی بەڕێز ئۆجەلان ببینن و بستنە ناوردەکاری پەیامەکەیەوە و ئەو تێزەیەوە کە هەیەی بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین و بە تایبەتیش کێشەی کورد لە باکووری کوردستان. بەڵام دەوڵەتی تورکیا تا ئەم ساتەوەختە خۆیەتی دەستنیشانی ئەوواکە کە چێ بەڕێز ئۆجەلان ببینیەوە چێ ئەم خواستە ئەگەر هەشی بێ لە ڕاستیە ڕێی پێنەدا. گرفتەکە لەوایە کە دەورانی دەوڵەتی تورکیا ئێستا بەداخەوە دەورانی دەوڵەتێکی پۆلیسیە. ئەمە وای کردووە کە ژمارەیەکی زۆری خەڵکە شارەزا و عەقڵمەند و سیاسەتمەدار و ڕۆژنامەنووس و ئەکادیمیەکان بەشی هەرە زۆریان پێش ئەوەی بیر لە بەدواداچوون بۆ هەر مبادرەیەکی باشی بکەن کە ببێتە مای چەسپاندنی ئاشتی لە تورکیایە بە پلەی یەکەم بیریان لای ئەوە بێت کە نەکەونە بەر غەزەبی دەوڵەتی تورکیا. و ئەمە مەترسیدارە یعنی تارمایی ترس لە تورکیایە بە شێوەیەکی زۆر ترسناک بڵاو بۆتەوە کەواکە گیانی دەستپێشکردن لەلایەن چین و توێژەکانی خوارەوە گرێدراو بێ بەوەی تا چەند دەوڵەت شەڕانگێزی دەوڵەت ناوڕژێنەوە. ئەمەش مەترسیدارە یعنی ڕاستە لە هەموو قۆناغێکە خەڵکی بە ئیرادە هەن کە ئەیانەوێ ئەم ترسە بشکێنن و ڕۆڵ ببینین. بەڵام ئایا دەوڵەت ڕێگەیان پێدا ئەوەی چێکە لەو بە پرسیارە سەرچیانی کە بەداخەوە تاکو ئێستا ڕوون نییە.